بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا أجر دقت بنمر سردميك بناو بديكور سردمي عقله لها مشتكى على عقل وزانست ليقدانو بيركرنوي خومان إما وكو مسلمان إنكاري ولكن عقل نعمتك الله جل جلاله داويتي بإنسان كان ولا أجل كاني بيجا كردوته بەڵام بە هیچ شێوەیە ئامادەنین وەکو مسلمان ئەم عەقڵە بکەینە خوا و بیپەرستین بە شێوەیەک پێشی کەلامی ئەڵڵای بخەین پێشی کەلامی ڕەسوڵ اللای بخەین صلی الله عليه وسلم. سیستمی دەجالیش ئەساسەکەی ئەوەیە کە تۆ عەقڵت پێش بخەی بەسەر قورئان و حەدیثە و خودی ئیبلیسیش کە من هەموو جارێک ئەڵێم ئیبلیس گەورەی شەیتانەکانی جنە، دەجالیش گەورەی شەیتانەکانی ئینسە. لە ئاخر زەمانە هەردووکیان هێزیان یەکە گرێ و ئیتر جەنگی یەکلاکەرەوە ڕۆیە لە نێوانەوان و عیسای کوڕی مریەمە ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ و لەشکری مەهدیە و مسلمانان کۆتایی بە و سیڕاعا هێنن هەتاوەکو ئەڵڵا جەل جەلالوهو لە ڕێی بایەکەوەی جانی هەمویانە گەڕێتەوە بۆ لای خۆی و دواتر قیامەت بەسەر ئینسانەکانی ترا هێنێ. جا بۆیە ئیبلیس یەکەم کەس بوو کە ئەو عەقڵەی خۆی پێشخست بەسەر فەرمانی ئەڵڵایە جەل جەلالوهو. کاتێک کە ئەڵڵا جەل جەلالوهو پێی فەرموو سوژدە بەرە بۆ ئادەم ئەو فەرمانە لە ئەڵڵاوە هاتووە جەل جەلالوهو تۆ ڕاستەوخۆ بجێبەجێکەی و تەطبیقیکەی، بەڵام ئەو قیاساتێکی عەقڵی کرد، بیرکردنەوەیەکی کرد، وتی من لە ئاگر دروست کراوم، ئادەم لە قوڕ دروست کراوە، ئەم دوو مادەیە کامیان جوانتر و باشتر و پاکترە؟ ئاگر. بۆیە وتی ئەنا خەیڕ منه، من باشترم لەوە پێی قیاسات عەقڵیەکەی خۆم کردومە. خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین، من لە ئاگرم و ئەویش لە قوڕە، بۆیە سوژدەی بۆ نابە. ئەوە بوو ئەو لێکدانەوە عەقڵیەی خۆی پێشخست بەسەر فەرمانەکەی ئەڵڵایە جەل جەلالوهو. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە، ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە لەوانەیە تۆ لە چەندین مەجلیسە ڕوویدا بێ ئاەتێک کەوتە بێ تەواوی مەجلیسەکە ئەگەر زۆر بەشی نەبوو بێ وتبێتی معقول نییە. ئەو معقول نییە یعنی من ئاەتەکە حەدیثەکەم قبول نییە، عەقڵی خۆم قبوڵە. ئەگەر ئاەتەکە و حەدیثەکەش قبول بکەم ئەبێ بگونجێ لەگەڵ عەقڵم جا قبول مەگنا قبولم نییە. و لەوانەیە چەندین جار خۆشە بە قیاساتی عەقڵی تێکەوتبی کە بەڕاستیەوە واد لێکە گومڕا بیت و لاڕێ ببی. ئەم ئەسڵەی کە ئیبلیس داهێنا لە ئاسمانەکان لەسەری ڕۆی هەتا ئێستا بەردەوامە و هەتا ئاخر زەمانیش بەردەوامە بێەوە ئەساسی هەموو گومڕاییەکیشە، ئەساسی هەموو گومڕاییەک و هەموو لادانێکە لە دینە. جا بۆی تێنەکەوین لەم بابەتەیە پێویستە بزانین عەقڵ چییە، وەیە تعریفێکی عەقڵەکەین و حدودی عەقڵ، سنووری عەقڵ دیاریەکەین و چۆنیەتی بەکارهێنانیشی لە بەرامبەر شەریعەتە بە شێوەیەکی با بڵێن دروست باسەکەین ئینشاءالله. ئێمە نە لەوانەین عەقڵ بە یەکجاری ڕەتکەینەوە، نە لەوانەشین کە بیکەین بە حاکم بەسەر قورئان و حەدیثەوە. کەلیمەی عەقڵ لە زمانی عەرەبیە لە عیقالەوە هاتووە، عەقڵ لە عیقالەوە هاتووە. عیقالیش بریتێ لەو پەتەی کە یەکەیتە ملی ئاژەڵێکەوەی بەستیتەوە پێی، ئەو پەتاوە ئاژەڵا گێڕێتەوە لەوەی کە بڕوا زەرەر بەخۆی بگەێنێ. ئەو عیقالەی ملی کە یەکەیتە ملی وەی بەستیتەوە شەوە ئیتر ناڕوا ڤایع بێت یا بچە و کەسیش ناتوانێت بیبە دوورکەوێتەوە لێت و بیبە ڤایعیکە شتێک هەیە گێڕێتەوە بەردەوام. کاو عیقالەی ملیەتی لەوە هاتووە. جا بۆیە پێشەوترێ عیقال لەبەرەوەی مانیعە، مانیعە لەوەی کە ینی ڕێگرە لەوەی کە ئەو ئاژەڵە زەرەری پێ بگە. بۆ ئاژەڵ ئەو عیقالە دانراوە، بەڵام بۆ ئێمە ئینسانەکان خراوەتە ناو دەماغمانەوە، باشە بێکاری پێ بکەین. بەڵام ئەو لە دەرەوەیەتی ئینسان لێبەستێ، خۆشی نازانێ بۆ چییە، بەس ئینسانەکان زانێ بۆچی لێبەستێ بۆی ضایع نەبێ. وەیە ئەگەر بێت و عەقڵت نەتگێڕێتەوە لە ضایعبوون و تیاچیون لە دنیا و لە قیامەتە هیچ سودێک لێ نەبینیەوە، هیچ سودێک لێ نەبینی. وەکو ئەو وشترە
کە تۆ پەتەکەیەکەیتەوە بەڕەڵایەکەیت و بە شوێڕەوە با بڕۆ بە ضایع بێت لە هەر شوێ ضایع بوو بێ عەقڵ بتگێڕێتەوە لە هەر شتێک کە لە دنیا زەرر پێگەێنێ و لە هەر شتێک کە لە قیامەتا زەرر پێگەێنێ ئەنجا ئەوە تۆ ئەو نیعمەتە سوودی لێ بینیەوە بەکارهێناوە أما لزمانوانية لشرع علماء فرمون عقل غريضة وضعها الله في قلوب الممتحنين من العباد أفرمي غريزيك غريزة يعني شي يعني غرز فيهم يعني داتشين راوة لنا ومانا ماشا داتشين راوة لنا ومانا للآن وللآن الله جل جلاله غريزة غرزها الله جل جلاله داي شاندويان وضعها الله ما تعريف إمام أحمد أبوي الله جل جلاله داي شاندو لنا إنسان كان لكوي أنا في قلوب أنا وضلعه أم غريزة الله جل جلاله روانيتي لنا وضلعه بويا لاي مسلمانا عقل لنا وضلعه ذاكرة ولدماغها بس عقل لنا وضلعه أو يشد حفظك أو يبارزه أو لناو دماغها بابلي بلا ميتا أو تويك أو ليك دانواك أو حساباتك أو لناو ضلعه أو عقله بوشيو الله جل جلاله القرآن فرميه فلم يسيروا في الأرض فينظروا فتكون لهم قلوب يعقلون بها هذا سورة حج بسر زويا برون ياخذ بو بسر زويا نارون بەدڵتان عقل وەربگرن لەو بابەتانی کە دێتە پێشچاوتان گێڕەرەوە وەربگرن لەو حادیثانەی کە ئەیبینن یاخود لەوەی کە لە پێش خۆتان ناگوزەراوە لە ئومەتەکانی پێشووە ئەوە بەکاربهێنن قلوب يعقلون بها فإنها لا تعمل الأبصار ولكن تعمل القلوب التي في الصدور بۆیە ئێمە قەناعەتمان وایە ئەم غەریزەیە الله جل جلاله لەناو دڵا دایناوە دڵی کێ الممتحنين ممتحنين كان من العباد أو عبدانا كأمر نهي ريان تيكا أو عبدانا كأمر نهي ريان تيكا كواتاويك عقلينية أمر نهي ريتيانا كتكليفي لسرنية نصي فرمودي رسول الله صلى الله عليه وسلم كفرمي رفع القلم عن 3 كلوانك عن المجنون حتى يعقل كسيك الشيطة عقلي طوانية هتا عقل بيت عقلي بوقرته وقلم ديته والسري بس بيجوا قلمي لسرنيا كواتام عقله غريزيك الله جل جلاله ناو ضلي عبدكان يداينا وأوانيان كبابلين أمر نهي الله جل جلاله ريانتيك تابعة للروح عقل سربخوانية وابستيه بالروحه عقل إنسان سربخونية وابستيه بالروحه هو إنسان كروحي تيانما أويش لكارك كروحي كشرا أويش لكارك ولقيامة شكا وروحي بوديته همو أوشتانه ديته خيالي كان جامد على سلسلية وقلت شون بانغا كريه فرمودا كان بصحيحيات الله جل جلاله قلنا هكاني خوي بيرخات وتاك بتاكم بيركات بو لبروي بوي قراته لقال روح ياتي قراته بجسك بو تابعه بالروح سربخونيه وبيوندي بجستشونيه وبستيا بروحه موضوعة في الجانب الغيبي من القلب لكوي ضلايا جانبك غيبي كاز نازانه جگایکی نادیار جگایکی شارعه لنا وضلایش کسینات وانه ببینه و برو دلی خلق بکره عقلی نبینی خوینی تیابینی وشتانی تیابینی الله جل جلاله لشوینه کی غیبیه لبه داینا جانبکی غیبیه باش انا فرمي لا نعرف كيفيتها يما ناتوانين شونيتي كيف زاني عقل شونه نازاني الروح شونه نازاني عقل شونه كس ما نازاني شونه نمان ديوه علين شونه ما بس ما شوني حسيه بينينو دزلدانو اوانا نازاني شونيه عشان نتعرف على وجودها من خلال أفعال الإنسان الظاهرة من البدن شو نزاني نعم عقل بوديها لو إنسانية لرجاء هل سكوتيو
کە بەجستیان جامیەدا لە ڕێگای قسەکردنیەوە کە بەدەمی ئەیڵێ ئەبۆ شێوە زانینە عەقڵە لەو ئینسانەیە بوونی هەیە باشە کەواتە زانیمان غەریزەیەکە غەریزە بۆ معنای ئەڵڵا جەل جەلالوه غەرزی کردووە چاندوێتی چێنراوێکە لە ناو دڵی ئینسانەکان ئەڵڵا جەل جەلالوه چاندوێتی ئەوانیان کە ئەمر و نەهی ڕوویان تێکە و لە جێگایەکی شاراوەی ناودڵایە و نازانین چۆنە بەڵکو ئەتوانین حکم بین لەسەر کردداری ئینسانەکە لەوە بزانین کەەوە عەقڵیەتی چۆنە بۆ ئینسانێک تۆڵی عەقلی مناڵانەیە ئەڵێ عەقلی کامڵە بۆ کاتێک کە هەڵسوکەوت و قسەی کامڵی لێبینی ئەڵێ عەقلی کامڵ کاتێکیش کە هەڵسوکەوت و قسەی مناڵانی لێبینی هەرزاناڵێ عەقلی هەرزێ عەقلی مناڵانێ ئەنگسە تۆ لە ڕێی چیەوە زانیت عەقلی چۆنە لە ڕێی ڕەفتار و هەڵسوکەوتەکەیەوە ئەوە تعریفی عەقڵە لا ئیمامی ئەحمەد کە کردوێتی بۆمان حدودی عەقڵ سنووری عەقڵ لەکوایە کوێیەگرێتەوە طبعا سنووری عەقڵ بریتیە لە المشاهدات ئەوەی کە بینرێ یاخود المەحسوسات ئەوەی هەستی پێکرێ سنووری عەقڵ تا ئەوێ لەوە تەجاوز ناکە الله جل جلاله عەقڵی وا دروست کردووە کە تەنها لە مەحسوساتە ئیدراکی هەبێ درککردنی هەبێ زانینی هەبێ لە غەیری مەحسوساتە کە پێوترێ غەیبیات عەقڵ هیچ دەورێکی نییە باشە سێ ماڵین بەهەشت هەیە وایە ئێمام کەلیمەیەمان بیستووە معلوماتمان لەبارەیەوە هەیە وەرمان گرتووە بە سەمع بیستومانە لە دڵمانە جێگەمان کردوێتەوە بەڵام کەس بەهشتی دیوە کەس نەیدیوە فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر كاتام عقلة تداخلية وغيبيات ناك همو إنسان كان يسر زويل آدم وتا خاتم كوكرو ناتوانا في بلا تامي هي شوية تري بهاش شوان تامي سيبك شوان چونکە هێشتا بەنسبەت ئەوانەوە نەبووە بە مشاهدە هەر غەیبە هەتا غەیبیش بێ نازان باشە بۆیە لە غەیبیاتە عەقڵ نابێ بۆ خۆی کار بکە بێ وەربگرێ واضحان بابەتە ئەو بابەتانەی مەحسوسە بە هەستەوەرەکانە دەتوانی کەشفی بکەی ئەمە سنووری عەقڵە ئەو بابەتانەی هەستەوەر پێی ناگا ئەوە سنووری غەیبە غەیبیش کامەیە كل ما غابه الله عنا هەر شتێک الله جل جلاله لە ئێمەی شارد بێتەوە هەمووی غەیبە هەر هەمووی غەیبە عەقڵ ناتوانێت بڕواتە ناوی بە هیچ شێوەیە درکی بکە و کە الله شارد بێتیەوە تۆ توانی بڕۆی درکیکەی خالقی عەقڵەکە لە تۆی شاردووەتەوە تۆ توانی حەقیقەتەکەی درک بکەی ناتوانی کەواتە بێ لەسەر چی بوەستی ئەو خەبەرەی کە لەلایەن خالقی غەیبەکە و خالقی عەقڵەکەشەوە هاتووە کە الله جل جلاله غەیبەکەش قورئان و حەدیث هاتووە ئەبێ لە یا بوەستی و نەڕۆی لەوە زیاتر و ئەگەر بێت و بتەوێ بڵێ من ئینکاریەکەم هەوڵێم بەم عەقڵە ئەو غەیبە هەر درکەم تێگە چی یاخود کافرە بی خەڵکێک عەقڵی بردە ناو ناوەسیفاتەکانی خوای پەروەردگار بە کافری هاتەوە بردیە ناو عەذابی قەبر بە کافری هاتەوە بردیە ناو بەهەشت و جەهەنەم و حۆری بە کافری هاتەوە کافر بپێی باوەڕی پێ نەکرد بە درێژایی مێژووا بوو هەموو گومڕایەکان لەوە سەرچاوی گرتووە تۆ کە الله جل جلاله لێی شاردویتەوە تەواو ناتوانانی کەشفیکەی بیوەستێنە لە سنووری خۆیش پێ بکەم عەقڵە بۆ تێکی باشە بۆیە سنووری عەقڵ دیاری کراوە ئینسان بۆی نییە بیباتە ناوە بەڵێ ئەچم غەیبی پێ کەشفەکەم چونکە الله جل جلاله ویستی لەسەر نەبووە چییە تۆ ویستی خۆ زاڵکەی بەسەر ویستی خوایە توانی ناتوانی ویستی خۆت زاڵکەی بەسەر ویستی الله جل جلاله کە ویستی لەسەر نەبووە تەواو بوەست لە غەیریەوە هەوڵ بدەی سەرکەشیەکە لەگەڵ خۆتایکەیت و دەرەنجامەکەی بۆ دنیا و بۆ قیامەتیشە باش نابێ بۆی هەر خودی و عەقڵا گەر بێت و ئینسان زۆر با بڵێن بیباتە ناو غەیبیاتەوە جاری وا هەیە گەر بە کافری نێتەوە بە شێتیەتەوە بە وەسوەسەوەیەتەوە تێکەچ کە زۆر کەسیشمان دیوە بۆ شێوە تێکچوە هەبوو ئەوەی بیر لە عالەمی جن کردوێتەوە ئەوەی بیر لە عالەمی مەلایکە کردوێتەوە ئەوەی بیر لە دوایات و مەلایکەم دیوە من جنم دیوە دوای تێکچوە بۆ خۆی ئیمامی شافعی فەرمێت کەسێ دیعایە بکە من جنم دیوە شایەتیەکەوێ هەڵێ چونکە عەقڵی نییە فاسقە
شایتی لێ وەرناگرین ئەڵێ حەدیثی لێ ناگێڕینەوە وێ بەڕاستی مەسایلی غەیبیات ئینسان عەقلی نەباتە ناوە بۆی عەقلی خۆی سەلامەت بێت چونکە بەڕاستی غەیب سنووری عەقڵ نییە سنووری نەقڵە نەقلیش قورئان و حەدیثە ئەوەی تۆ لەوای بیستی باوەڕی پێهێنیتەوە الله جل جلاله فەرمێ قل لا يعلم الغيب من في السماوات والأرض يعني بڵێ غەیب هیچ کەسێ لە زەوی ئاسمانەکانە نایزانێ إلا الله بەس الله یزانێ ئەم ئاەتە وەکو چی وایە وەکو لا إله إلا الله وایە نەفی و ئیثبات لا يعلم الغيب من في السماوات والأرض ئەوەی لە زەوی ئاسمانەکانە هیچی غەیب نازانێ إلا الله بەس الله یزانێ دا بۆ ئەوەی دیعایەوە بکە بڵێ کەسێکی تر هەیە غەیب ئەزانێ و بێت ئەڵڵایەکی ترێ لەگەڵ الله شەوە بەس الله یزانێ پێشەوەش نەفیەکە کە کەس بیزانێ وێ بەڕاستی ئەو غەیبە بەس الله یزانێ طبعا ئێمە باسی غەیبەکەین غەیبی مطلق باسی غەیبی مطلقەکەین گنا غەیبی نسبی هەیە کە بە دەلائیل دەرەکەوێ الله جل جلاله دەلائیلی داناوە بۆ عەقڵ ڕێبەری کردووە کە پێی بزانێ ئەوە ئەتوانی وەکو ئافرەتێک حەملی هەیە سۆنەری بۆکەی وەکو ئێسکێشکاوی شاعی بۆگری ئەمە الله جل جلاله هۆکارەکان و دەلایلەکانی داناوە بیدۆستەوە بەڵام مەسائلی بەهەشت و جەهەنەم و مەسائلی غەیبیات لە دینە نەک لە دنیایە مە الله جل جلاله ڕێگای بۆ دانەناوە لە ڕێی خۆیەوە نەبێ و لە ڕێی پێغەمبەرانیەوە نەبێ ناتوانی بیزانێ حتى رسول الله صلى الله عليه وسلم فرمي قل لا أعلم الغيب قل لا أقول لكم إني ملك قل لا أقول لكم إني أعلم الغيب هم ولا أتكلم من غيب نازانا غيب نازل أمر رسول الله صلى الله عليه وسلم بخير ما بس إيش غيبك غيب مطلق لا غيب نسبي وأجر بيته الله جل جلاله يستيل سربيا بس بيغمبران هن الغيب عن بيله بس بيغمبران عند الغيب عن بيله كافر عالم الغيب والشهادة والعالم الغيب لا يظهر على غيبه أحدا الله جل جلاله غيبكي خوي بشان هيج كسنا إلا من ارتضى من رسول بس بۆ پێغەمبەرانە گەر بێ هەندێک لەو غەیبیان پێڵێ وەکو چۆن نیشانەکانی قیامەت هەمووی بە ڕەسوڵ الله فەرموو وەکو چۆن ئەخباری بەهەشت و جەهەنەم بەو بە پێغەمبەرانی تر هەمووی فەرموویەتی الله جل جلاله ئەوە غەیبێکە کە خۆی ویستێتی پێغەمبەران بیزان و بۆ پێغەمبەران زیاتریش بۆ کەسی تری ئاسایی نییە ئەی بڵێ من غەیبێکە زانم لەو غەیبێکە پێغەمبەران زانراوە وەکو دیعای پێغەمبەراتی وێ بەڕاستی غەیب بمطلقي عايدي الله جل جلاله كسينا يزاني غيبي نسبي بدلائل عقلي الله جل جلاله بشاني داوي وغيبي تايبت بپیغمبرانيش هر اوندك الله جل جلاله خوي بيستيلي بو بيزان او سي حالته بالنسبه غيب واقداري من كاتي شبتوله بياني امري باشا ام غيبه غيبك او غيبي مطلقه او ادعاءك كايزاني وكافر به باشا خێزان دەبەی سۆنەرێکی بۆکەن ئەڵێن مناڵەکەی کوڕەیە ئاڵم مناڵەکەی کچە سۆنەرەکە دەریخست ئەمە غەیبێکی نسبیە و کافر نابێ احتیاطیە پێچە بیزان ئەو ێسخانە و لە یاشکاوە ئەو دەمارە و لە یا پچڕاوە شەعەمان بۆگرت دەریخست ئەمەش کێشەمان نییە پێغەمبەران هەواڵی غەیبیان داوە بە ئیزنی الله جل جلاله ئەمەش کێشەمان نییە ئیترەوەی ئەڵێ منیش هەواڵی غەیبیە دەم ئەوە دیارە خۆی وەکو پێغەمبەران تەماشا ئیدعایە واکە ويا يكي لجوركاني طاغوت الإسلام كيه الذي يدعي الغيب أو كسيد دعاء غيبك ويكي قال بين جوركي طاغوت وكو إمام ابن قيم يعني بويا براسي أو غيبة مطلقة وغيبي تايبد وفي غمرانيش كان الله جل جلاله بإذني خوي بيداون هر كسيد دعاء بكابة طاغوت بلا ما يتريان بدلائل عقلية كان غير غيبك صحيح به كشفك صحيح به أو كي شماني وتوين بلين كشفك صحيحة خودی ئینسانی ئیماندار بۆ پێوترە ئیماندار لەبەرەوەی باوەڕی بە چییە ناوە بەغەیب الذين يؤمنون بالغيب کە تۆڵەی من مؤمن و ئیمانم بە غەیب هێناوە کەواتە بە عەقڵی خۆم دوای شت ناکەوم دوای نەقڵەکەوم دوای قورئانەکەوم دوای حەدیثەکەوم بەڵام کە تۆ قورئان و حەدیث ڕەت کردەوە بعقلي خو يستاو تيبكي كاته تو ايمان دارني شو كلمه ايمان بوشتي بكارين كغيب بي الله جل جلاله خوي لسرتاي سوريس بقره وافن الذين يؤمنون بالغيب
أنجد باس إسلامي جاكا يقيمون الصلاة ويؤتون الزكاة ويقومون الصلاة وما رزقناهم ينفقون ويبراسي أقداري أو بابة بن غيب عقل ناتواني بشيتا ناوي بهيت شيوية الله جل جلاله قرآن دا بزاندو بو إيما وبو همو پیغمبرێکیش ڕوونکردنەوەی کتابەکەی پێداوە رسول الله صلى الله عليه وسلم الله جل جلاله ڕوونکردنەوەی کتابەکەی پێداوە وەکۆم پێغەمبەرێکی تر الله جل جلاله بخۆی فەرمێ وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين له هەر پێغەمبەرێکمان ناردبێ بە زوبانی قەومەکەی خۆی بۆ ئەوەی ئەو پەیامەی ئەڵڵایان بۆ چی لەکە يبين لهم ڕوونی کاتەوە بۆیان وە هەموو پێغەمبەرێک قورئان و سنەی خۆی هەبووە یان با بڵێن کەلامی ئەڵڵا و سنەتی خۆی هەر هەبووە هەموو پێغەمبەرێک باشە نەک ئێمە بڵێن هەر پێغەمبەری ئێمە چکە ئاەتەکە ڕوونە هەموو پێغەمبەرێ بە زوانی قەومەکەی خۆی ناردوومانە بۆیان ڕوون بکاتەوە وبە رسول الله صلى الله عليه وسلم بەتایبەتە فەرمێکی وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم أو ذكرى وقرآن ما ناردو بوتو بوي روني كيتو بو خلق وخوي فرمو أوتيت القرآن ومثله معه قرآن هاو شيوكين بيدراو يعني جواز لونا هاو شيوكين وكو يعني أو بمجملي بيفرمون من تفصيل كتان في هذا تفصيل كاش هلا الآن كيوي هلا الآن الله ويا وكو إمام الشافعي فرمي إن جبريل نزل بالسنة كما نزل بالقرآن على رسول الله صلى الله عليه وسلم فرمي جبريل سنتي دابزان دوتا سر رسول الله صلى الله عليه وسلم شون قرآن شي دابزان دو فرمي وبرهانه في كتاب الله فرمي بلقى كشي لقرآنها كافرمي وأنزل الله عليك الكتاب والحكمة وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما فرمي الله جل جلاله قرآني دابزان دو سرتو تشيكش حكمتي سنته ويفرمي إمام الشافعي بهركس يكشتب من أهل العلم فرميتي حكمة سنته أو قرآن السنة أش كام علمي علمك ما لم تكن تعلم علمك لو بيش توفي ونبوه هذا قرآن السنة الآن كيوه الآن الله جل جلاله أم قرآن السنة دوبشة هرهمو لا نتواب زاني يعلم أمر نهي دوبشة ليك آية الله جل جلاله واسيك أفرمي وتمت كلمة ربك صدقا وعدلا ولا مبدل لكلماته وهو السميع العليم يك آية السورة الأنعام زور بجواني همو دينه با بوختي بياله فرمي تمت يعني طواوة بك مكرية بيويز ناكاتو بقري بدواي كمكريات يعني عيني فارجع البصر هل ترى من فطور نافي كمكريت يعني تمامة تمت تمامة كاك طواو هيك كمكريت يعني جقال لوش طواوة زيادين يا بوي بيني تم زيادين ما جو بعقلي خوش الدابيني بوي بيني نهوي او طواوة شتي طواوة زيادة بخيدة سرتيكي وهايان هر شتي خوي طواوة بيت وزيادة بخيدة سرتيكي لسنو دي خوي بيت درو ناشرين يكي او حقيقة شي تمت كلمة ربك كلماتي شيء يا الله قدار بتوزيع بوتشي يعني كلمات يا الله يعني بيسيتي بيسينيا كلمات الله نقصانيت يعني إنساني مسلمان آوى تسليمه وآتابه كلماتي الله هيج كسينيا بش ودستي هيج كسيكتيان يودينا أم كلمات أنا تنجورن صدقا وعدلا صدقا في الأخبار وعدلا في الأحكام صدقا لأخباره يعني أوي وكو هوال بتوي داوة لو أنا هرهم يتشي كلماتك يعني الله راسته يسي بتشي هي ببش راس كدنو هي للآن تو بتشي بش راس يكيتو بدمه بضل بلش وعدلا في الأحكام حكم كان شي هموي عدلا كواتب بو عدل لغير كلام الله يبقى ريدا سنعكه بو صدق لغير كلام الله يبقى ريدا سنعكه
و لكلمات الله لا بديت إلا بوتي لا داوة بو كذب بو جور بو درو بونا عدالتي لا داوة راستي وعدالة بس كلمات الله أو هوالاني بيداوي شيء عقيدة كتبير وباركته قالين صدقا في الأخبار أو هوالاني بيداوي عقيدة وبير وباركته عقيدة كيتو طواوة لقرآن وحديث همي بيان كرا وري قرا وطاو برو لا شويني كوري مقرا لا شيخ وملا وسروك وسر كردو معنا وري مقرا لا كتابي تروري مقرا لقرآن وحديث وري قرا تيا طاو ماشي ولا أحكامش عدلة بيطلعوا حرامة بعدل بيوتي حرام بيطلعوا حلالة بعدل بيوتي حلالة بيطلع أما جلدك بعدل بيطلع جلدك بيطلع ورجمك بعدل بيطلع رجمك بيطلع دستي ببرة بعدل بيطلع دستي ببرة همي عدلة بشكترين رخنا قرتن ألم عدلة رخنا قرتنا لكلامك الله بشكترين رخنا قرتن لو أخبارنا رخنا قرتنا لك لكلامي الله بويا ها زور حساسته وبزور بأسانية قالوا لأخونا بلدينا كدرت والدين هي أونية عقل كارثي أبكي الله جل جلاله آياتي بيت عليه كلمات من طواوة الأخبار تو أبي بس بتصديق برانبري بوستي لا أحكام شاء تو أبي بس بتطبيق برانبري بوستي كبي فرمويد من تاكو تنهام تاكو تنها بي فرمويد لسر عرشم لسر عرش بي فرمويد لسر حواس مانك لسر حواس مانك بي فرمويد أما بيغمري من وبيغمري هو بي فرمويد أمانة ملائكي منها من بمشي وملائكي هو بيوتيو كتابة كان وكتابة كان بيوتي أو روجي دواية وروجي دواية بيوتي وقدر طاو من تسليم يبمو لسر يوستم لهر كاميك أنا من جمينج بكي توكوا بلي أي پروردگارم كلمات تو طاوني من أو بشي بدرو خمو من جمينج نية لبرانبري راسه هو رجلي قسناكي بهمان شوش بيوتي ما حرامة طاو حرام وسم بيوتي وحلالة طاو حلالة وسم بيوتي وفرزة طاو فرزة جامية ما أحكامها فينش فرزة بيكي طاو جامية بيوتي و بابلين سنة بيوتي ومباحة هم وكو خوي جابجي كم وتطبيق يكم من جمين جناكم لعاسيا دين هيشتانية تو بمناقشة يابكي بعقلي خود بس دقة وسيو طاو چونك بچوكترين لادان لدق ومن جمين جكردن لقاليا بدرخصنوي وآياتي بدرخصنوي آياتيش بدرخصنوي همو دينا لدين درچونا وبراسي إبي إما بزانين دينا كمان شيا وعقلي خوش ما مزانين شيا وام عقلمان بوشي بيدراو مقلمان بوشي بيدراو وكلماتان تطبيق كين بو بيمان ندراوا عقلي خومان كين بخوا لبرانبر كلماتي الله داينين تاوتويك او مناقشيك او باكو بيسي لجياكاتو هو نكراي ام عقلمان بو بي ندراو الله جل جلاله ديني دابا زاندوا عقل بباريزه نك عقل لنا وبريت عقل ولا بالنا ونس من مقاوماك مدجاتيك راستك مو أي جنجيرم لقال جيان ولقال خومو أو بابتانا بويا رسول الله صلى الله عليه وسلم بيستوسي صال دعوي كرد هروي بيفرمين كاك وكلماتي الله تصديقي كانوا براسي بزانن لأخبار كانيا ولا أحكام كاني شانا تطبيقي كانوا جيب كانوا من جمينجي لقال مكانوا أمسر وسري لقال مكان ولا تشاندين فرموديا رسول الله صلى الله عليه وسلم أما جي بوبابة دعوة وصحابة كاني بيغمري خواه صلى الله عليه وسلم قولة ترين نمونبون لتطبيق كردني أو آيتين ذلك عن رسول الله صلى الله عليه وسلم مانقايك بروروي دي بردمي عاوستي على مانقايي شيء كامريا قال يمنا على أما مانقايي بيام على من بو أو دروز نكراوم كسواري بشتم ببن ودروز كراوم زي بشالم مانقايي جوتا بلام صاحبك كم سواري بشتم ببن خلق قال سبحان الله بقرة تتكلم مانقا قساك أفرمي أنا أؤمن بذلك وأبو بكر وعمر
باسی تەسلیمی ئەبوو بەکر و عومەر و خۆیەکە بۆ دەقانەکە ئەوترێ لەلایەن خودی خۆیەوە من ئیمانم پێیەوە ئەبوو بەکر و عومەریش. حەدیثێکی ترێک گێڕێتەوە فەرمێ شوانێک مەڕەکانیە لە وەڕان گورگەکات مەڕێکی برد شوانەکە دوای کە و مەڕەکەی لێ سەندەوە گورگە قسەی کرد وتی ڕۆژێکی خۆمە بمە شوانیان کاتە کەس نییە لێم سێنێتەوە. ئەمەم حەدیثانە گەر شەرحیگەی نەبووی زۆریە بەڵام ناشمە سەر شەرحی حەدیثەکان چونکە من بەستم تەصدیقەکەیە کە تەصدیقی سەحابە چۆن بووە لە بەرامبەر کەلیماتی ئەڵڵا و ڕەسوولەکەی صلی الله علیه وسلم. ئەفەرمێ شوانەکەش وتی سبحان الله گورگ قساکە گورگەکە وتی عەجایب لێ من قساکەم وتی ئەرە وەڵا عەجایبتر لەما ئەوەیە کە پیاوێک هاتووە لە بینی ئەو دوو کێوەیە لە مەدینە خەبەری ئاسما ئەنتان پێڵێ ئێوە ناچن باوەڕی پێ بێن بەسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کابرا ئەکسەر مەڕ بەجێڵێ بۆ لای ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەیبینێ و باوەڕی پێێنێ و بەسەرهاتەکەی بۆ جێڕێتەوە کە بۆی جێڕێتەوە ئەڵێن سبحان الله چۆنە بێ گورگ قسە بکە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ من ئیمانم پێ هەیە ئەبوو بەکر ئیمانی پێ هەیە عومەر پێ هەیە بەڵێ گورگە قسەی کردو. يعني مسألة تصديق ومسألة تطبيق لدينية ما عبو شوية أمتكاني بيجيما أيانو تسمعنا بيستمان براستي يزاني يهود وعود بلام لتطبيق أيجي وعصينا جبجينا كين الصحابة بتي وصف كراوة لقرآن وقالوا سمعنا وأطعنا غفرانك وإليك ربنا وإليك المصير بيستمان جبجي كين إيما أبي أمتي سمعنا وأطعنا بين نق أمتي سمعنا وعصينا يهود أمتي سمعنا وعصينا بو هركس إلى إيماش سمعنا يهبي دين براز بزانة بس تطبيقينك أو أمتي سمعنا وعصينا وشو بخوش بانو بيهوده ياخذ سماعي نبي بلام إطاعيها به نزاني حق شيء بلام بروا كاربكا نصرانية كانيش بێەوەی بزان حەقچیە لە خۆیانە چون کاریان کرد و تۆ لە سوورەی فاتیحایە ڕۆژانە حەفدە جار لە نوێژەکانتە داواکەی لە ئەڵڵا جەل جەلالوهو لە ڕێبازی ئەو دوانە بپارێزێ لەوانە بیکاڵەن سەمیعنا وەئەطەعنا حەقە زانن و کاریش پێکەن. ئێستا چۆنە بێ بڕۆیتە سەر ڕێبازی یەهود و نەسارا دەی خەڵکێگەیە هەرچی کە بەنسبەت ئەم کەلیماتەی ئەڵڵا جەل جەلالوهو ئینسانەکان سێ بەشن هەندێکڵن چوار بەشن بەشێکیان لا يسمعون ولا يطيعون أو كافر ومشرك كان بشي كان سمعنا وأطعنا وإيمان دارا بشي كان سمعنا وعصينا ويهودا بشي كيشان لا يسمعون ويعملون ونصارى أو شو جور إنسان لسر زبي يجي أبينا جوا بدينا أو نكاري بيكا ما كافر ومشرك أو إيكا جوا بيدا أو كاريش بيكا باورش بيكا أو كاريش بيكا أو إيمان دارا أوي گوێی پێدا فێری بێ بەسکاری پێ ناکە ئەوە یەهودی مەذهبە ئەوەی هیچ نازانێ و هەر لە خۆی ڕواکردارەکە دوای هەموو کەسێکەوە نەسڕانی مەذهبە دەر کەسە و سەیری خۆی بکە خۆی لە یەکێ لەو چوار تاقمە دۆزێتەوە ئینشاءڵڵا ئێمە سەمیعنا وەئەطەعناتان بینین و هەرواژە بێ. ئەمە لەبارەی کەلیماتی ئەڵڵا و لەبارەی تەسلیم بوون بە با بڵێین کەلیماتەکانی ئەڵڵا جەل جەلالوهو. طبعاً ئەم ئایەتە گەورەیە وفقهێکی زۆری تیا ئەگەر ئەم زنجیرەی ئەم شەویش نەبێت لە زنجیرەیەکی ترا لەسەر ئەو ئاەتە زیاتر ڕۆین و شتی جوانتر و بەهێزتری تایە بۆ ژیانی ئەمڕۆمان کە زۆر گرنگە شارەزای بین فقهی ئەو ئاەتە بزانین چییە. هەر کەسێک کە شوێن کەوتەی ئەم دینەش بێ ئەبێ خەڵک بۆ لای ئەو ئاەتە بانک بە خەڵک بڵێ وەرن باوەڕ بێنن بە هەموو غەیب و عەمەلیش بکەن بە هەموو ئەحکام بە داوەکەی بەس بۆ دوانە بێ نەبۆ جەماعەت و حیزب و گروپ و تاقم بێ نەبۆ بەرژەوەندی خۆی و بەرژەوەندی خەڵک بێ نەبۆ مەساڵیحی دنیا و پلە و پایە و بابەتانە بێ تەنها بۆ تەطبیقکردنی ئەو دوو ئاەتە بێ لە پێناو ڕەزامەندی ئەڵڵایە جەل جەلالوهو. وام ئاەتە قەطعی ئەواکە کە بە هیچ شێوەیە عەقڵ بەشی هەبێ لە شەریعەتە لە داڕشتنە بە هیچ شێوەیە عەقڵ بەشی نییە لە داڕشتنی شەریعەتە تەنها عەقڵ بۆ چییە بۆ تەطبیقکردنی شەریعەتە عقل بۆ تطبیقکردنی شریعەتە بۆیە کە تۆ عقلیش لەسەر نەما تطبیقکە لەسەر لاچیانە کە عقلتیان نەما تطبیقکە لەسەر لاچ رفع القلم عن ثلاث باسمان کرد حەدیثەکە کەواتە ئیشی عقل چییە تطبیقکردنی شریعەتەکەیە
نەک بەربەرەکانی لەگەڵیا و ڕەخنەگرتن لێ و تاوتوێکردنی. دو ئەوەی کە خەڵک ئیمانی هێنا و لەسەر و ڕێبازە ڕۆی لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ خۆی شاهیدی بۆدان کە فەرمووی ئەم جیلەی من تیایاژیم باشترین جیلن لەسەر زەویە، خەیر الناس قەرنی هذا، باشترین خەڵکی فەرمووی ئەم قەڕەن کە ئێستا من لەگەڵیانش کە کێ بوون؟ سەحابەکان بوون. بۆ لەبەرەوەی متتەبعترین قەڕن بوون بۆ شەریعەت بەموو لایەن نادا. الله جل جلاله بە ذاتی خۆی چاودێریەکردن، یەکیان لای بدە ئاگاداریەکردنەوە. چەند ئاەت دابەزیەوە بەهۆی سەحابەیەکەوە شتێکی کردەوە، ئەوەی ئەسبابی نزول بزانێ ئەزانێ کە نەک ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خودی خۆی، بەڵکو جیلی سەحابەش الله جل جلاله بەردەوام ئاگاداریان بۆ چاودێری کردوون لە هەر شتێکە لایەندا بەڕاستی کردوونەتەوە. کەواتە ئێمە ئایا پێویستمان بەو جیلە نییە، بە ڕێبازی ئەو جیلە نییە بە شوێنە نابڕۆین کە الله جل جلاله بە ذاتی خۆی چاودێری کردوون و پاراستونی لە هەڵەو کەم و کوڕی؟ پێویستمان پێیانە ڕێبازەکەیان، نابێ خۆمان بێنیاز ببینین لە ڕێبازیان. ئەنجا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شاهدی بۆ جیلی دووەمیشە فەرمێ ثم الذين يلونهم، ئەم کەلیمەی ثونەیە بۆچیە؟ بۆ تەرتیبە، یعنی لە تەرتیبی خەیریە ئەمانە باشترینن. ئەگەر لە شتێکە هاتە پێشە سنەت و ڕێبازی ئەم سەحابانە و دەست نەکەوت بڕۆ بۆ جیلی دواوان تابعیەکان، وایە؟ پاشان سێم جیل دیاریەکان فەرمێ ثم الذين يلونهم، جیلی تابعیەکان. ئایا سێمە چێکین؟ کاتێک کامانەوێ ئاەتێ تەطبیقکەین، ئاەتێ تێبگەین، حەدیثێ تێبگەین، یەکسەرین بۆم جیلەی خۆمان هەڕوین بۆ جیلی سەحابەکان، یەکسەر ڕۆین بۆ جیلی حیزبەکەی خۆمان، گروپەکەی خۆمان، جەماعەتەکەی خۆمان، هەمووی واکە ناچن بۆ جیلی سەحابەکان. چەند کەس مامۆسایانی ئاینیە بینێ کاتێک کە تەفسیری ئاەتێکەکە بە قسەی سەحابە بیکە، قسەی تابعی بیکە، بە قسەی تابعی بیکە، کەم کەسەی بینێ، یعنی زۆر بە دەگمە نەیبینی. یخۆ خۆیە بێ ئاەت و حەدیث نەبێتەوە بۆت نەهێنن بە تێگەشتنی و سەحابانە و تابعیانە و تابعیانە. ئەمانە شتێکیان وتبێ لەسەر ئەم ئاەتانە بە شێوەیەک تەطبیقیان کردبێ پارێزراو بوون. جیلی یەکەم الله جل جلاله پاراستونی، جیلی دووەم پارێزراوی الله جل جلاله، جیلی دووەمیان پاراستووە، تەلەبەیەوان بوون تابعیەکان، بە تابعیەکانیش تەلەبەکانی ئەوان بوون. لە دوا ئەوە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شاهیدیەکە وەسێنە نایدا، حتا بگرە هاتووە لە حەدیثات جیلی دوا ئەو بە باش وەصف ناکە، فەرمێ ثم يأتي قوم يشهدون ولا يستشهدون يخونون ولا يؤتمنون، خراپ باسییانەکە. ئێستا تۆ بێ دەستبەرڕێی لە تێگەشتن و تەطبیقکردنی دین لەلایەن ئەوانەوە بۆ تەطبیقکردن و تێگەشتنی دین لەلایەن ئەوانەیە ئەمڕۆ بەڕاستی ئەو پەڕی چوون. هەر خودی دروستبوونی گروپەکان کامێ خۆکارەکەی چییە؟ لادانە لە ڕێبازی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانی، وە گروپی ڕزگار بوو کامێ؟ ما أنا عليه اليوم وأصحابي، ئەوەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم سەردی لەگەڵ هاوڕێکە. بۆیە زۆر گرنگە ئاگادار بن کە ئاەتێکتان بۆ خوێنرێتەوە، حەدیثێکتان بۆ خوێنرێتەوە، ڕاستەوخۆ داوای چۆنیەتی تەطبیقی ئەو ئاەت و حەدیثە بکەن لەو مامۆسایە لەلایەن سەحابەوە، وەی گومڕا نەبن، وەی تیانەچن. ئەگەریش دەست پێی ناگا خۆ بە دوایە بڕۆ، هەمان ئەو ئاەتە بڕۆ سەیریکە. طەبەری ڕەحمەتی ئەڵڵای لێبێ ئەگەر قەولی سەحابە لەسەری بوو بێ تەطبیقی سەحابە بوو بێ هێناوێتی، نەبووبەی تابعی هێناوێتی، نەبووبەی تابعی هێناوێتی. ابن أبي حاتم بە هەمان شێوە، ثعلبی مامۆسای طەبەری بە هەمان شێوە، زۆرێک لە تەفسیرەکانی سەلەف بەو شێوەیە، هەمووی ئیلا چۆتەوە سەر ئەقوالی ئەوانە تەنان تا ئیبن کەثیر ژەروایە، حتا قسەی تابعیەکان و سەحابەکان و دوا و تابعیەکان و دوا تابعیەکان هەبوو بێنە چۆ بۆ قسەی کەسی تر. ئەگەر چوو بێتیش بۆ قسەی کەسێکی تر، کەسێک بۆ لەسەر مەنهەجیەوان بۆ جا چۆ بۆ قسەی. وای ئاگادار بن، زۆر گرنگە لەو بابەتە ئێمە اقتیدا بکەین بەوانە، چونکە ئەوان سەلامەتترین جیل بوون لەوەی کە عەقڵی خۆیان داغڵی قورئان و حەدیث بکەن و دەستکاری بکەن و گۆڕانکاری تێدا بکەن. بۆیە هەر ئاەتێکتان ویستیان شتێکتان پێ بڵێن، پێشەوەی بڕۆن کار بکەن پێی، بگەڕێنەوە بۆ سەر تەطبیقی ئەوان کە بەڕاستی ئەوان تێگەشتنە سەحیحەکەیە،
جيلي سمعنا وأطعنان بمعنى كلمة آياتك كشاهديش أن بودا فرمي وقالوا سمعنا وأطعنا أوان جيلي سلامة لسر زوية أوان جيلي سلامة لسر زوية طبعا أم مسألة صحابة وتابعينا لا أصول كان أهل سنة وجماعة لسري روشتوم زيادة الناس موا سر أو بابتا باب زانين عالمي غيب شون درككري لا أهل سنة وجماعة أكو باس ما كل سرتها عالمي غيب بس دلان الله جل جلاله درككري ولا لان رسول الله صلى الله عليه وسلم حيج رجاء كترني أبو زانيني هم رجاء كتر لخوب بس أنا لا كاهن كان رجاها عشان لا ساحر كان رجاها لا عراف كان رجاها هم رجاء جن وشياطين هم رجاء كفرة تونا كاهني نعرافي نساحري نشوين كوتيواني بويا هول ما لو رجاء وغيب بزاني بويا ورياي عالمي غيب بن براس يمرو خلقي زور دميت يخس خلقي زور دميت يخس وبارزي خوي قسيتي يعني تناند قسا كان لذاتي الله جل جلاله كالله لها مش غيب ترى لها مش غيب ترى الله جل جلاله لها مش غيب ترى اخويا فرمي ليس كمثله شيء يعني تو بقياسات عقليه ناتو يمدوزتو هیچ هاوشێوەی نییە ها ئەوەندە غەیبە یعنی سەلەوانەیە هەندێک شتە بێ تۆ بە قیاساتی عەقلی بتوانیت لێی نزیک بیتەوە کە نەیشی دۆزیتەوە وەکو ناز و نیعمەتەکانی بەهەشت کە ئیبن عەباسە فەرمێەوەی لە بەهەشتا هەیە هەمووی ناوەکەی لە دنیاە هەیە ئیگنا حەقیقەتەکەی شتێکی ترە ئەوەی دنیا نییە بەڵام کە تۆ ئەڵێن میوەی بەهەشتی ترە زانی میوە شتێکی خۆشە لە بەهەشتا هەیە بەڵام مەسئلەی الله جل جلاله هیچ شتێ هاوشێوەی نییە تا باس کرێ لەسەری باشە ئیمامی بەڕبەهاریە فەرمێ گومڕایی ئینسانەکان لێوە دەستی پێ کرد کە قسەیان کرد لە ذاتی خوا خۆیان قسەیان کرد لە ذاتی الله جل جلاله لێوە دەستی پێ کرد ئادەی بابزانین الله جسمە ئادەی بابزانین جەوهەرە ئادەی بابزانین عەرەضە وەکو لە زنجیرەی پێشەمەیە باسمان کرد ئەهلی کەلام دەیان هێنا کەەوە ئەویش 200 هجری لە کۆتایی سەردەمی تابعیەکان ئەم قسانیان داهێنا ئەلێوەی تر گومڕایی دەستی پێ کرد لەسەر مەسەلەی جەوهەر و عەرەض و حەوادیث و ئەو بابەتانە هەستان دەستکاری ناو صفاتەکانی ئەڵڵایان کرد هەستان قسەیان لە خودی ذاتی ئەڵڵایان کرد و خەڵکانێکی زۆریان گومڕا کرد جا بۆەوە نەوەستان هاتنە ناو قەدەرەوە بۆەوە نەوەستان هاتنە ناو قیامەتەوە جا بۆەوە نەوەستان هاتنە ناو عالەمی مەلایکە و جن و شەیاطینەوە بۆەوە نەوەستان هاتنە ناو بابەتەکانی تری کتوب و ڕسول و نبوواتە و لە هەمووی قسەیان کرد هەتا ئێستش زۆرێک لەو گومڕاییانە کە قسەی تیاکراوە بەربڵاوە و خەڵکێک بەداخەوە بە دوایە ڕۆشتووە و هەڵخەڵەتە ئاپێ لەسەر خورافیاتی ئەواناژی کە خودی ئەوەی کە ئەوان لەسەرینەوە خورافیات ئەو خورافیاتە نەگەوەی کە ئەهلی سونە و جەماعە لەسەرین عالەمی غەیب وتمان لە ڕێگای وحیەوە نەبێ نازانرێ ئەم وحیەش یاخود الله جل جلاله بە کتاب بۆی دابەزاندووی یاخود لە ڕێی ڕەسوولەکەیەوە پێی فەرمووین لەو دوو ڕێگایەوە زانرێ حتا زانایانە فەرموون ئەم بابەتە مەسەلەی ئیجماعیشی تیا نییە مەسائیلی عەقیدە قەطعیاتە قورئان و سونەت بڕانوویەتیەوە کە باسی ئیجماعەکرێ وەکو دەلیلێک ئەوە لە فیقها باسیەکرێ کە باسی قیاسەکرێ وەکو دەلیلێک ئەوە لە فیقها باسیەکرێ لە عەقیدەیە بابەتانە نییە بە هیچ شێوەیە بڕاوەتەوە هەمووی لە با بڵێین لەلایەن ئەڵڵا و ڕەسوولەکەیەوە ئەزانرێ ورسول الله صلى الله عليه وسلم الله جل جلاله كومل اشتي بيشان ناو او شتانشي بأيما وتوبون ونخوي فرمي بهشتم بيشان درا شو مناوي جهنم بيني خلقك ناوي بيني اخوي فرمي ألم جيقايم أريد كل شيء همشتك بيشان را ما كان ويكون إلى يوم القيامة ويرود هتا روجي قيامة خوي فرمين الله قد ذوى لي الأرض
فرأيت مشارقها ومغاربها الله جل جلاله مشرق ومغربي زويب ويا شان دامو نزيجي كردوها مهم بين وزانيم أمتكم تا قيامت شيء أكام شيء لبسر بويا علاماتي ساعي أبوشي وبويا مريس كردوها علاماتي ساعش كم نية نشانة كاني قيامت كم نية يما يسلو زمني عجين ويبيع قابلي تيك بيت يا نابا بيع قابلي چونك بو رسول الله صلى الله عليه وسلم نشاناني قيامتي بين موتوا وش بيوتوين بو خوماني بو حاضرين خوماني لي بارزين تينا كوين تيا دينا كمان بسلامتي دركين كافرمي دجالون كذابون دين ويتو دوان نكوي كافرمي زينا زوره بي واوي لي بويتو خوتي لي بارزي كافرمي درو زوره بي بويتو بدروزن تينا كوي كافرمي خائن زوره بي بويتو خائن شويني نكوي كافرمي أمانة باريس بخاين داندي بويتو برچاو ڕوون بێ ئەمانەت پارێز بدۆزیتەوە قسە لەو وەربگری کە پێدە فەرمێ ڕازگۆ بە درۆزندانرێ بۆی تۆ عاقڵ بی یعنی نەکەویتەوە هاوکێشەوە تۆش ڕازگۆ بە درۆزن بزانی سەنەواتون خەداعات بۆی تۆ لەو سەنەواتون خەداعات ڕزگارە بێ ئەبەرەوە فەرمێتی بۆ کەسەی نەزانە بە نیشانەکانی قیامەت ئەکەوێتە زۆرێک لە فیتنەکانی پێژاتنی قیامەتەوە جا کەوتی شە فیتنەکانی بەخوا کەویتە دوای دەجالیش كيسوي كايبين لسرزويا أم فتناني كهيا هم يبغوا يدرس كلام رسول الله صلى الله عليه وسلم ما من فتنة منذ خلق السماوات والأرض صغيرة ولا كبيرة إلا لفتنة الدجال حرف فتنة لو تيجي أسمعنا كان دروس كلام بتشوك يا جورا هم يبغوا فتنة دجال دروس كلام جاتوا بكيت فتنة كان يخوي بيتشي الله حتما دعاء كبير ويبي أقداري أم فتنة نبي كيسلا آخر زمان هن ويا رسول الله صلى الله عليه وسلم هم يفرمون هم يبيوتين والله جل جلاله بخوي بيشاني دا خوي فرمي حتى روج قيامت ومتكم شي بسردي هم بيشانهم الله جل جلاله بو تو زور گرنگا ور معنی رسول الله صلى الله عليه وسلم زاني لسره بابته بو تينا كبي امر توجمك هي مسائل نشان كان قيامه واشراط ساعه وما نهم هرب خرافيات دانا بارين بهيج شينيه هلا مهدي وهلا الدجال وهلا ضابزين عيسى وكان عندك ايات صريحه لسره عندك هزاران حديث متواتر لسره اما همي بوچي بو تو بكيتو فتنانو باور پێی نەبوو بە دوایە ناچی کە بە دوایە نەچووی تێکەوی کە تشکەوتی تیاچی وە زۆر گرنگە یعنی تەماشاکەی مامی ذەهەبی لە سەردەمی خۆیان فەرمێ گرنگە هەموو موسڵمانێ ئەشراتی ساعەتی راسەگا ئەو لە سەردەمی خۆیان وا فەرمێ ئەڵێ چونکە ئێمە لەو سەردەمایە ئاژین ئێمە بێ بڵێن چی بێئاگا بین لێی بێئاگا بین لێ بووی تێ نەکەوین أبو هريرة يفرموا أشوف بنا بازارا جرا جنج يبيني يوتو جنج يجي من الكاري لواتي توب جاي بعيسى أجرجشتي بسلام مني في أبجانا أو شاور أبو قيامة وزور جرنجا لإستايا جنج كان روب كان كتاب الفتن وملاحمها مو كتابا كان حديث بخاري مسلم لبيشوا أنجا دوات كتابا كان تربو إشارة زي ببن وزور جلو بابتاني ما شرح مان كردوه باب زانين بابلين مداركەکانی عقل کامانن عقل لە ڕێچیەوە شتەکان درکەکە و ئەیزانەیە و هەستی پێەکە یەکەم مەدرەکی عقل یەکەم با بڵێن دەرچەکە عقل لێوە دەرەچێ و شتەکانە بینێ و درکێکە بریتە لە البەدیهیات کە پێش یەوترێ الأولويات باشە ئەم بابەتە تۆزێ لانه قرز بێ بۆ مێشتان بەس گوێی لێ بگرن بەدیهیات هەر شتێکە کە یەقین بە تۆ بەخشێ باشە بەدیهیات هەر شتێکە کە یەقین بە تۆ ئەبەخشێ ئێستا تۆ یەقینە نییە لەسەر عەرز دانیشتووی ئەو یەقینی نییە لەسەر کورسیە دانیشتووە بە ئەمە بەدیهیاتە مناوە سەیری تۆکەم یەقین مەیە پیاوی ئافرەتێکیش بێ یەقین مەیە ئافرەت ئەم بەدیهیاتە یعنی کۆمەڵێشتا هەر لە ئەوەلیاتە لە ناو تۆیە بوونی هەیە و لە یەکەم لەحظەوە یەکسەر درکەکەیت و پێزانی جا علەما کە تعریفی بەدیهیاتەکەنە فەرمون هي كل سبب تأتي بنتيجة بریتە لە هەر هۆکارێک کە نەتیجەیەگەیە بەدەست بۆ نمونە ئاوە خۆیتەوە توونێتی وەشکیانە نەتیجەکەی چی بوو شکانی توونێتیەکە و نەتیجە یا بەدەستەوە بەدیهیاتەکە ئەو توونێتی شکێنێ نانە خۆی برسێتی دەڕوە وبديهياته زاينا أنت يا ريكا يقنا نايخوي خواردنا خوي تيرا يقنا نايخوي وبديهياته أبو شو أخوي صراحة دقي
بەس دەوتارانە دەرسانە لە ماڵەوە لەسەر جێگە بخەوە و ناسینی الله جل جلاله لە بەدیهیاتە یاننا لە بەدیهیات باشە چۆن لە بەدیهیاتە بەوەی کە نەتیجەکەی هەیە یاننا ئەمە جیهانە هەیە وایە نابێ خالقێکی بە دروستکەرێکی بە تاو هەیە ئێستا نەزەریەک هەیە پێوترێ نەزەریەی بڕغوەکەونیەکان زان چۆنە ئەڵێ لە ئەنجامی جوڵەی مەجەڕەیەکی ترەوە کۆمەڵێ بڕغوو هاتنە سەر زەوی باشە ئەم کۆمەڵە بڕغوە وردە وردە تەواویان کرد بوون بە سەیارە و سپلێت و شەریکە و کارگە و بینا و عیمارە و ئەو شتانەی هەمووی لێ دروست بوو ئەگەرێکی وا بڵێ ناڵێن شێت بووە باشە پۆچی بۆ تەواوەر خەڵک باوەڕی پێکە هەڵێ کۆمەڵێ بەکتریا بوون و لە ناو ئاوا بوونەتە ماسی بۆتە دۆلفین و بۆتە حوت و دوای بۆتە مەیمون و دوای بۆتە ئینسان و دوای باشە کامیان خرافیاترە ئەگەر بڕغوەکە الله جل جلاله فەرمێ ئەنزەلنا الحەدید خۆ هیچیشی لەسەر نییە ئەمەیان ئەنزەلنا ئینسان ئەنزەلنا البەکتریا یعنی بەڕاستی ئەوە ئەگەر عەقڵی هەبێ ئەو ئینسانە هەر بیدایەتەن هەر لە سەرەتای ئەو نەزەریە ڕەتەکاتەوە لەمە درویە تەتەوەر باشە یەکسەر دان بە چیانێ سەر خالقی زەوی ئاسمانەکانە کابرا دەشتێک یەک بوو حەیج نەچوو بوو بحوثات بکە لە ئەوروپا و نە ئەو شتانە وتیان بیمە عەرەفتە ڕەبەک پەروەردگاری خۆت چۆن زانی فەرمووی سەماء ذات ئەبراج وأرض ذات فیجاج وتی ئەمە ئاسمانێکمانەیە و هەموو بڕوجەیتیە زەویەکمانەیە و هەموو شاخ و کێو و دۆڵ و با بڵێن دەریا و زەریا و ڕووبارەیتیە ئەنجا پاشان فەرمووی البعرة تدل على البعير والأثر تدل على المسير ألا يدل السماء والأرض على الخالق القدير يأخذ على العزيز القدير فەرمووی ستۆ لەویا پشقلێ بینی ڕێ حتمما لێرەوە مەڕێ بزنێ ڕۆشتووە کردوێتی ئەی لەکوێوە هاتووە فەرمووی جێپێ ببینی ئەڵێ مێکە لەوێوە ڕۆشتووە یاکێ بێرەیان ڕۆشتووە یا معقولە تۆ ئاسمانە بینی و زەویا بینی بڵێ وەڵا کەس دروستی نەکردووە لە خۆی دروست بوو چۆن شتی وازە وێ ئەها ناسینی الله جل جلاله لێسەر لە بەدیهیاتی عەقلیە لە بەدیهیاتە ئەگەر بۆ ئینسانی عەقڵی ئیش بکە هەی بێ بەس ئینسانە بێ عەقڵ و نەفام و نەزان بێنە وەڵا نایزانێ مەدرەکی با بڵێن بەدیهیات الله جل جلاله لە قورئانە سەرنجی ئێمەی زۆر بۆ ڕاکێشا إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب عام زەوی و ئاسمانەوەم شەو ڕۆژە بە دوایە کاوا دێ بڕە لە ڕێنمونی و نیشانە بۆ کێ بۆ کەسەی عەقڵی هەیە ئینسانێک کە عەقڵی نەبێ بەدیهیاتیشی نییە کە بەدیهیاتی نەبوو ناتوانێت درکیکە أولو الألباب يعني أصحاب العقول أو معنى كيتي لا تفسيرك جاء دار بنو آيات جورترين فضل صحابة شتيا إمام يجوري لكتاب شريعانات يوقف فضل وصحابة كان طبعا فقه إمامي أجوري لكتاب شريعة زور عجيبة يقشني لآيات كان يعني منك آياتي هنا يكر ببالغ بوشتي بخم دانيش مموت شونا ببالغ بويدوا وكسكاني مخين دولة سريسير مكر زور عجيبة كان ببالغ أم آياتنا لسوري آل عمران كرسول الله صلى الله عليه وسلم هر كاتي سيدي أسماني كردبي خويندويتي و فرميتي ويل بو كسي كا خوينيته و بندي لي ورناغري رينموني لي ورناغري برل الرينموني باشا إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات الذين يذكرون الله قياما وقعودا كيانا وانا صحابا هم يوان باشا صحابا أولو الألباب صحابا يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار تاكو تاي آية كان في المجيء فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى صحابين يرويش تا هم يوصوا صحابة بوه لبروي بديهيات يعني لو بري باشيا بوه
باشا وعبادتيشان لو فريجوانيا بوا وعقيدة وبربارشان لو فري سلامتي أبو والله جل جلاله آخره فرمي الله والله ميدانه يعني بارزة لا أجر كداريان بفيرونا دا نيروميان أو أنا هجرتي عن كردو فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيله وقاتلوا وقتلوا كنز وصفيانين لا أكفرن عنهم سيئاتهم ولا أدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب لا أخيرا وعدي بهشتشان بيده أو صحاباني كومالي هجروا جر لم لا على نيان بيكاوا نيان زانيو الله جل جلاله بخاون عقلنا ويانا بخاون تفكرنا ويانا بخاون ذكرنا ويانا بوالام دروي بيامي رسول الله صلى الله عليه وسلم ربنا إنا سمعنا منادي ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا هوا الله جل جلاله سبحانه كاكش مرة شو نبي وانا حديث جرابته معقولني يا عقلك بكوكينا برو جهنمي بر من قسيور ناقرم معقولني او عقلك برو جهنمي عقل به او عقولاني الله تسقي كردون لقرآن لتطبيق كردني او دينيا شوين يكفي اذا عقلك فاشلو فاسق به او بشون فسق فجوري خويا بالاخير برياري بهش شان بودا كافرميان خاته بهش توا والله عنده حسن الثواب خوتان تفسيري او ايات انا تاكوتاي دراسه كان شتي عجايبتي يعني. تماشاب كان حوارك لسورة مريم لبيني مريم خاتونة هي لقل جبريل ببديهيات مريم عليه السلام جوابي جبريل ذات هركا جبريل بيني بداهة أنا ما أفردك سرودي شيء أعوذ بالرحمن منك إن كنت تقيا أفرد عن طاقوا هر بيايك بيني لبرام دريا فتمثل لها بشرا سويا فأرسلنا إليها روحنا جبريل ما ناد لبردم أبو بإنسانه يكسر بداهة فرميتي مريم خاتون فناقرم با الله جل جلاله لشريته وقرته متقي نبي باشا يكسر لنا موسي خوي ترسى عفرتي عاقل بداهة يكسر لنا موسي خوي ترسى فرمي إني عبد الله إن فرمي إنما أنا رسول ربك من ذاي پروردگار ليهب لك غلاما زكيا ويتومنا لك البي حرب بديهيات يكسر مريم جوابي ده قالت أن يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أكن بغيا إنسان من علي شلون أبي يا أبي ميردي هبي يا أبي زنا يكرد بي من هيك أنا مني شلون من علم بي بديهيات طبعا قال كذلك قال ربك هو علي هين أنت أكوت هي آياتك دعيش كبردي يا وديسان وبديهيات يا مريم أنى لك هذا ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك باغية هم نالوا لك شوية ناو أي أخت هارون براي خشكي هاروني برايكي بيايك بيعانت هي أقدار دبوا قوام بوا بسردو تو باوك خراب كارنا بوا تو دايك خراب كارنا بوا چونك علن لا ريبوني أفرد أو سيانا لي بربرس برا باوك دايك لا ريبوني أفرد أو سيانا لي بربرسن برا باوك دايك ويكسران هاولي عنده بمريم بلنتو سيانا باش بكوت خطأ خوتا ياخذ أجر تو أمشتت كردو يا خطأي كيلو سيانا ياخذ خطأ أرتيك أنا جولك زور دقيق ولا قصة كدنا زاني بيت يلا وتيه أيش فرمي أشارت إليه فرمي لا خوي برس يوان ببديهيات جانتي قالوا كيف نكلم من كان في المهدي الصبي أنجا معجزة ريدا لا بديهيات لا يشكل أو بديهيات يعني كتو درنجا مكان بشاي خوته بيني وأوجور حوارنا زور لقرآن هاتوا الله جل جلاله وما جيب يكردو رجاي دوم بيوتري محسوسات هستا وركان تشاو أو يبيني تو دست قرمة ساردة زبرة صافة نرمة طندة أما بدس يبيني حاسي لمس بيستن بون كردن تام كردن أما أنا هموي محسوسات يعني بيوتري عقل الله رجاء ما أنو هندش تزاني زاني اشتكاني لسطا سطا لسطا سطني زانيني اشتكاني عقل الله رجاء هستا وركانه لسطا صدني تو كان خوشك يشي دينيشه لا طالع خلاص ليش اشيدينا وآية أن
ئاوی سازگارە لا تاڵە داستنی شاشیرینە وایە ڕوونە وەیە سەرەوارانە جاری وا هەیە تێگەچن و لەگەڵ ئینسانیش ڕاز ناڵێن ئەوە حەقیقەتە نمونە زۆرە لەسەر بینین و لەسەرەوانە خەڵک هەمووی نمونونەکان هاتووە لە زۆر شوێنە وام هەستەوەرانەش بە هەمان شێوە الله جل جلاله لە قورئانە سەرنجی ئینسانی ڕاکێشاوە بۆ لای کاوێ بەکاری بێنێەوە گرنگی پێ بدا بۆی لە ڕێگایەوە با بڵێن ئیدراکات عەقڵیەکان بە سەلامەتی بەدەست بهێنێ تا فەرمێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت إلى الجبال كيف نصبت وهمووی هەستی تۆیە لە چاوتا بەکاری بێنەوە عەقڵتی پێ بەهێز کە عەقڵی پێ وەربێ بەڵام خەڵک وا ناکە خەڵک بەداخەوە هەستەوەرەکانیشی بۆ عەقڵی بەکار نایێنێ بۆ شەهوەتی بەکارهێنێ زۆرجار و چەندین ئاەتی تر کە فەرمێ ئەوەلا يرون أنا نأتي الأرض ننقصها یاخود ئەو ئاەتانەی تر ئەفەلا يتذكرون فلا يتفكرون کە ئەوانش هەمووی پەیوەندی بە تاوتوێکردنی بیستنەکان و بیننەکانەوە هەیە و دانەوەی بە عەقڵ لە ڕێگەی دەماخەوە ئەمە مەدرەکی دووەمی عەقڵ مەدرەکی سێمی عەقڵ بریتیە لە متەواتیرات بریتیە لە متەواتیرات والعلم الصادق طبعا متەواتیرات چییە ئەگەر بە نمونە ڕوونی بکەینەوە ئێستا شاری مەکە بوونی هەیە یان نا هەمووتانڵێن بوونی هەیە وە لەوانەیە چەندیشتان نەچووبن وایە نیویۆرک بوونی هەیە یان نا بوونی هەیە کەسیشمان نەچوین ئەی چۆن نەزانین ڕێی متەواتیرەوە زانین خەڵکێکی زۆر ڕۆشتووە و دیوێتی باشە عین شاری مەکە لە ڕێی متەواتیراتەوەی زانین خەڵکێکی زۆر ڕۆشتووە و بینیوێتی شاری بەغدا بڕۆ بۆ هەر شاری عالمێک لە عالیمەکان خەڵکێکی زۆر ڕۆشتووە بینیوێتی یاخود یەکێ لە کتێبەکان خەڵکێکی زۆر ڕۆشتووە بینیوێتی یەکێ لە شوێنەوارەکان خەڵکی زۆر ڕۆشتووە بینوێتی ئەم متەواتیرانە ئەمەش مەدرەکێکی تری عەقڵە و لەگەڵ عیلمێکی سەلامەتە عیلمێکی سەلامەتیش بریتیە لە خەبەری صادق لە خەبەری قورئان و حەدیثە ئەمەش یەکترە لە مەداریکەکان و دەواازەکانی عەقڵ کە لێوە درکی شتەکە کاوە سێم دانەبوو چوارەم دانە لە مەداریکەکانی عەقڵ پێوترێ تەجریبیات تەجروبە چی پێوتێ ئەزمون هەر کەسەوە ئەزمووی لە شتێکە هەیە لەبەرەوەی ئەو شتەی زۆر تاقی کردوێتەوە و الله جل جلاله لە قورئانە سەرنجمان ڕاکێشێ بۆەوەی کە هەوڵ بین تەجروبەی پێش خۆمان ببینین قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبل بڕۆن بەسەر زەویا بگەڕێن بزانن ئەوانەی پێشێوە ژیانیان چۆن گوزەران و تەجروبەیان لێ وەرگرت و لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە بە تەجروبە لە شتەکانە چینە پێشەوە بۆ نمونە کابرایە میهنەیەک فێر بێ کە ڕۆژانە دووبارەیە کاتەوە تەجروبەیەکە فێری لە یەنێک لێەوە یاریزانن یەکەم جار کە هاتن ئاوا ئەتانتوانی بۆکس وشت بهاون وردەوردە چیتان کرد تەجروبەتان کرد عەقڵیش خەزنی کرد لە خۆیان سەکەی بتانەوێت تەجروبەیە بێ بە بەرهەموو دەرەنجام و نەتیجە ئەو تەجاریبە کەسێکی تر کە دەسەکە بە خوێندنەوە نووسین یەکسەر دەتوانێت ئاوا بە جوانی بنووسێ یەکسەر دەتوانێت ئاوا بخوێنێتەوە دەسەکە بە قورئان خوێندن یەکسەر دەتوانێت ئاوا نا وردەوردە تەجروبەیەەکە فێرە ڕادێ لەسەر ئەوە تەجریبیات جا تەجروبە زۆر شتە پیشانەیە خۆماڵێن تاقیکردنەوە باشترین بەڵگەیە خۆیەوە وایە بەڵێ تەجروبە بەڵگەیەکی عەقڵیە و یەکێکە لە مەداریکەکانی عەقڵ تەجروبەی تاڵیت کردووە زانی تاڵی شیرینی و کردووە زانی شیرینی سوێریت کردووە زانی سوێری تونیت کردووە زانی تونە پێویست ناکە هەموو جار بڵێ با تاقیکەمەوە نەوەگە و شەکرە شیرین نەبێ ئاوا زانی شیرینە نەوەگە و خوێ سوێر نەبێ ئاوا زانی سوێرە ئەمە یەکترە لە مەداریکانی عەقڵ کە پێوترێن تەجریبیات و ئەم تەجریبیاتە الله جل جلاله لە کەونا دایناوە نەگۆڕ بێ سنة الله في الذين خلت من قبل فلن تجد لسنة الله تبديلا أو تجريبانا قرآن كاري بسرانا، سنة الله جل جلاله لكونا داينا وهروع باشا
هەتا ئینسان لەسەر دوو پێ باشە ناوین لەسەر چوار بێ ئەی بە لەسەر چوار بێ شتیوانیە ئەوە کە چوێ سەر چواری دەرەچێ لە ئینسان باشە بە تەجروبە دیومانە لەسەر دوو پێ بوو حەقیەوەمان نییە کابراڵێ هەشمانە دوو پێە لە جەماعەتی ئەو برادەرانی تر بۆ ئاگاداری ئەو بابەتانە بن و بە تەجریبیات کۆمەڵێک یعنی ڕەوشتیش هەیە هەستی پێەکەی سەرەکەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تەجروبەی تەواوی پێغەمبەرانمان پێڵێ ئەفەرمێ عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة على ما تجربة كراوة بترجعي ميجوي إنسانية دس بقرا براس قوية برو شاكا كاري تبات شاكا كاري برو باشتم تجربة كراوة تو بيزنا قبل ولا بابرم تعقيق هم بزانم وها دراوة بتسمى تجي وافرمي وإياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار درۆ مەکەن درۆ ڕێبەریتانەکە بەرەو خراپەکاری ئەویش بەرەو ئاگر بڵێ با بڕۆم درۆ بکەم بزانم بەرەو ئاگرە ڕۆم دوای کەوتیت ناوی نایدە دەرەوە بۆیە ئەمانە بە تەجروبە بەرهەمێکی بە تۆ داو بۆ بە عەقڵ لە تۆیە مەدرەکی پێنجەمی با بڵێن عەقڵ بریتیە لە ئیعتیراف دان پیانان ئەو کەسە شتەکەی ئەنجام دا و دانی پیانێ بە عیلم لە تۆیەوە زانی تەواو عەقڵە پێشکەکە ئەو کەسە وای کرد لە جەهەنەما خۆیان ئەڵێن لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير ربنا هؤلاء أضلونا فآتهم عذابا ضعفا من النار أو اعتراف أي تلبيا هميان عقلي أنا كريته ودركي بيها كان باعترافك إخوان كحق تكابنو أشننا بي أما عقل بو كتشيا وسنورة كاني بو ووج مدارك كاني بو نقل شيا كيما زوج علينا بعقل بيش نخين بسر نقلة بنقل بيش بخين بسر عقلة نقل بريتيا لهرشتك و بريتيا لهرشتك كلا الله وجل جلاله وما النقل كلاه تري ياخذ لرجاء جبريل عليه السلام القرآن ياخذ لرجاء رسول الله صلى الله عليه وسلم كسنة أو نقلة هرشتك للآن رسول الله صلى الله عليه وسلم بما جين راو أو بيه وتري نقل و أم نقلة بيه وتري شريعة بيه وتري خبر بيه وتري سنة بيه وتري أثر للاي زانایان اصطلاحاتي زور زورة بلام هر كاميكان بيه نقلة وأم نقلة بيه بيش بخري بسر عقلة أقر عكس كريتو تشي رويا تجربة كي إبليس ها أقر عكسي كيتو تجربة كي إبليسة راسته وخوتو برو بإبليس بونا روي بلام أقر بيتو نقلك بيش بخيتو عقلك بكار بيني بوتا وتكردنو جابجا كردني أو إن شاء الله ربازي ملائكة كانوا دعايش بغمر كان عليهم السلام لريا واستملوا زيادة النار إن شاء الله قواعد ما هي لعقد ونقلة إن شاء الله لدانشني كتراقصي لسرقين اسم كدرنجو يوجي لكن الحمد لله رب العالمين.